ئێمە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ئەو قەدەغەکردنی هاتوچۆیەکە لە سەعات 12ی شەوە شەوی ڕابردووە بڵێن دەستی پێکردووە لە شاری سلێمانی و لە هەولێر ئەبین ئێستا شەقامەکان چۆڵن و هێزەکانی پۆلیس ئاسایش و لیوایەکی سلێمانی و پۆلیسی هاتوچۆ سەرقاڵی جێبەجێکردنی ئەو فەرمانان و ئەرکەن ئەمەش تەنها لە پێناو تەندروستی گشتی و بەرژەوەندی هەموو لایەکمانە لە پێناو ئەوەی کە قەرەباڵغی دروست نەبێت و خەڵک لە ناو ماڵەکانی خۆیانە بمێنەوە و نەچنە دەرەوە. جگە لەوە دام و دەستگا خزمەت گوزاریەکانی حکوومەت شارەوانی ئاو کارەبا و هەموو ئەو کۆمپانیانەی کە کۆمپانیای پەیوەندیکردنن و جگە لەوە ئەوانەی کە کۆمپانیای دابشکاری وانی کە خواردەمەنی ئەگوازنەوە بۆ کۆگاکان و ئەوانەی کە خواردەمەنی ئەگوازنەوە بۆ مارکێتەکان و ئەوانی بواری سوتەمەنی و وێزگەکانی سوتەمەنی نانەواخانە سەمونخانە ئەمانە کە کراون و دوکانەکانی سەوزە و میوە و عەلوەی سلێمانی و قسابخانەکە هەموو ئەم شوێنانە کراون و ئێمە ئەمڕۆ لێرە لەگەڵ بەشە لە فەرمانگەکانی شاری سلێمانی سەرقاڵی باشتر ڕێخستنی ئەو ڕێکارانەین. ڕاستە قەدەغەی هاتوچۆ ڕاگیراوە بەڵام ژیان ناوەستێت، ژیان بەردەوامە، بۆیە بەردەوام لە هەوڵی باشترکردنی ئەو ڕێکارانیان لە پێناو ئەوەیە کە خەڵک یەک لە ماڵەوە بێنێتە دەرەوە و چەند بکرێت ئەو خواردەمەنی و پێداویستی ئەساسیانی کە ڕۆژانە هاوڵاتیان پێویستیان پێێتی بەو سعرەی کە هەبووە لە بازاڕە بگاتە دەستی هاوڵاتیان و ئێمە هەموو لیژنەکانمان ڕاست پاردووە و سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکەکانیان و سەرقاڵی بە دوواداچوونەکانیان لە هەر جێگێک لە هەر شوێنێک بەهۆی ئەم بارودۆخەوە هەچ کەسێک نرخ لەسەر هاوڵاتیان زیاکات ئێمە ئەو شوێنە ڕوبەڕووی سزای یاسایی ئەکەینەوە و ئیجراعاتی تونگ بەرامبەر بۆ کەسانە ئەگرینە بەر. ئینشاڵڵا بە هاوکاری هەموو لایەکمان بە هەوڵی هاوڵاتیان دام و دەستگاکانی حکوومەت کەناڵەکانی ڕاگەیاندن و بە هەمومان چەندمان پێ بکرێ ڕێگری ئەکەین لە تەشەنەکردنی ئەم نەخۆشیە و هاوکاری و پابندبوونی هاوڵاتیان مەرجی سەرەکیە بۆ ئەوەی کە ئەم نەخۆشیە تەشەنەکە لە ناومانە، چونکە ئەم نەخۆشیە لە ڕێگەی قەرەباڵغی و لە ڕێگەی احتیکاک و بەریەکەوتنەوە نەقڵە بێ، بۆیە تکا لە هاوڵاتیانەکەین ئارام بگرن لە ناو ماڵەکانی خۆیانەوە لە ناو ماڵەکانی خۆیانە بمێنەوە. مەعەدا ئەگەر پێداویستیەکی ڕۆژانەیان هەبوو ئەویش بە هاتوچۆی بە پیادە بۆ نزیکترین سۆپەرمارکێتی لای ماڵەکەی خۆیان نزیکترین نانەواخانە پێویستیەکانی بکرێت و بڕاتەوە بۆ ماڵەوە و سبەینێش هەر بەردەوامە بین لەسەر ئەم ڕێکارانە. چاوەڕوانی فەرمانی وزارەتەکانی حکوومەت هێرێمی کوردستانی وزارەتی سەحە وزارەتی ناوخۆ چ ڕێکارێکی تر ئەگیرێتە بەر ئێمە لای خۆمانەوە وەکو قایممقامێتی قەزای مەڵبەندی سلێمانی وەکو ژوورە ئۆپراسیۆنەکانی پارێزگای سلێمانی جێبەجیانەکەین و لێرەشەوە دەستخۆشی لە هێزەکانی ئاسایش پۆلیس لیوایەکی سلێمانی پۆلیسی هاتوچۆ بەرگری شارستانی تیمە تەندروستیەکان هەموو دام و دەستگاکانی حکوومەت کە ئێستا سەرقاڵی جێبەجێکردنی ئەرکەکانیان و هاوڵاتیان لە ماڵەوەن بۆ ئەوەیە کە چیمان پێ بکرێت بۆ خزمەتکردنی هاوڵاتیان ئەنجامی بین و دڵنیایشین بەیەکەوە ئەتوانین ببینە تەحەدیەکی گەورە لە بەرامبەر نەخۆشی و بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنایە. ئەوەش تەنها بە هاوکاری و ئامانگێ مولایەکمانەکرێت. تەندروستی هەمومان پەیوەستە بە یەکتریەوە، ئەوەی کە تۆ ئەیکەیت ڕاستەخۆ کاریگەریە لەسەر تەندروستی ئەوەی کە من ئەیکەم ئەوەی هەر کەسێک لە هەر جێگەیەک ئەیکات، چونکە ئەم نەخۆشیە کە بەداخەوە لە سەرانسەری وڵاتانی دنیا گرتوۆتەوە بۆتە هەڕەشەیەک لەسەر کۆی مرۆڤایەتی وە هیچ کێشەیەکی هاتنی سەوزە و میوەمان نییە لە مەرزەکانەوە لە دەواازە نێودەوڵەتیەکانەوە بە ئاسانی ئەگات عەلوەکان و لە ڕێگەی عەلوەکانی شۆ پێمان ڕاگەیان پێویستە ئەم سەوزە و میوەیە بگاتە فرۆژگاکانی سەوزە و میوە لە ناو شارەکانە لە ناو مێرکێتەکانە بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئاسانی و بە کەمترین ماوە و ڕێگە دەستی بگا بۆ سەوزە و میوانە و ئاگاداریشمان کردوونەتەوە کە هەر کەسێک ببێتەوەی بەرزبوونەوەی نرخ ئێمە ئیجراعاتی یاسایی لەگەڵاکەین و ئێستا لە ڕێگەی کۆمەڵە فرۆشیاری سەوزە و میوە لە ناو شاری سلێمانیە کۆمەڵە پێشنیاری باشیان هێناوە کە
چەند سیارەیەکیان ئامادە کردووە کە لە ڕێگەی دلیڤەریەوە ئەم خواردنانە ئەم سەوزە و میوانانە بگەێنە دەستی هاوڵاتیان ئەمەش تەبەنی پرۆژەکەمان کردووە و پشگیریمان لێ کردوون و ژمارە تەلەفونەکانیان دواتر ئاشکرا ئەکرێت هاوڵاتیان دەتوان لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفونانەوە سەوزە و میوەکانیان بە شێوەیەکی تەندروست بگاتە دەستیان لە ناو ماڵەکانی خۆیانە.